ئابووری بەهێزی هەر وڵاتێک وابەستەیە بە پێشکەوتنی چەند سێکتەرێکەوە دیارترینیشیان وەبەرهێنانە. ئەم سێکتەرە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ سەرمایەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا 53 ملیار دۆلاری ڕەتداوە. لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا لە 13 سێکتەری هەمەجۆردا وەبەرهێنان کراوە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا 916 پرۆژە مۆڵەتیان پێدراوە، لەو ژمارەیەش 450 پرۆژەیان تەواو بووە. ئەوەی کە گرنگە سەرجەم پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 105,000 هەلی کاریان ڕەخساندووە. ئەوەی گرنگە ئاماژەی پێ بکەم ئەم باڵەخانە و یەکانی نیشتەجێبوون کە سیمایەکی دیاری پێشکەوتنی هەر وڵاتێکن تا چەند توانیویانە خزمەت بە ئابووری وڵات بکەن. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. وەک دەگوترێت سەرمایە ترسنۆکە، هەمیشە بە دوای شوێنێکی ئارامدا دەگەڕێت، بۆیە وەبەرهێنانی باش هەمیشە لە ناوچە ئارامەکاندا ئەنجام دەدرێت. بەڵام چ جۆرە وەبەرهێنانێک بە چ پێوەرێک یاخود دیزایانی باڵەخانەکان و یەکەکانی نیشتەجێبوون چۆن مۆڵەت وەردەگرن؟ مەبەسمە لە دەستپێکی ئەم بەرنامەیەوە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە دەست پێ بکەم کە لایەنێکی سەرەکین بۆ بابەتە. دەپرسم ئەم ڕێگا پێدانە لەسەر چ میکانیزمێک دەبێت؟ گرنگترین ئەو ڕێنمانە چین کە لایەن شارەوانیەوە ڕێگا پێدان بە باڵەخانەیەک یاخود یەکەیەکی نیشتەجێبوون دەدات پێش ئەوەی کە دروست بکرێت. چه ئامادەکاریی بۆ دەکەن؟ ئێوە چۆن ڕێگا پێدانی پێدەدەن؟ ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر لە ڕێگای هەر شەش بەڕێبەرایەتەکان کە سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێرن لیژانی تایبەت هەیە لەم بەڕێبەرایەتیانە کە ئەم لیژانانە تەنها ئەم بەڕێبەرایەتیانی نە بەڵکو نوێنەری بەڕێبەرایەتەکانن سەرڕای ئەوەی نوێنەری سەرۆکاتی شارەوانی هەولێرشان لەگەڵا و هەروەها بەڕێبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی و دیفاع مەدەنی و چەندین لایەنی تر کە پەیوەستدارە یان پەیوەندە کارەکانیان پەیوەستە بە یەکتر ئەوانە هەم بەر لەرگای یەک لیژنە کارەکانی خۆیان ئەنجام دەدەنەوە و گشت دراستەکان دەکرێتەوە. حتا لە بواری ژینگەوەش هەروەها کتاب دەکرێت نووساو دەکەن بۆ بەڕێتی ژینگە بۆ ئەوەی ئەوانیش ڕای خۆیان بنووسنەوە دوای ئەوەی ئەو ڕەزامەندیانە هەموو دەدرێتەوە و گرفت لە هیچ زەویەکە نەبێتن، دەبێت زەویەکە مولکی شخصی خۆی بێتەوە. اینجا دواتر کارەکانی پێدانی مۆڵەت دەدرێتن. باشە، ئێمە دەوانێت بزانین بۆ منە گرنگترین ئەو ڕێکارانە چییە کە دەبێت هەبێت؟ مەسەلەن لایەنی جێبەجێکار کە لەسەر پارچە زەویەک دەبێت جێبەجێی کا چۆنڵی لەلایەن شارەوانیەوە پێی دەدرێت بۆی ئەم ڕێنمانە جێبەجێکرێت ئەنجا ڕێگا پێدانی پێدەدرێت. بەڵێ چەند تێبینیەکە حقەتەن ئەو لیژنەیە هەر هەمویان تێبینی ئەو بابەتانی خوارەوە دەکەنەوە. یەک لەوانە دەبێتن ئەو زەویە کە بینایەکە نیشتەجێیەکە یان بازرگانەکە لێ دەکرێتەوە دەبێت گرفتی یاسایی ئەوانە تێدا نەبێتن بۆ ئەوەی بتوانێتن مۆڵەت وەرگێتن. ئەوە خاڵی یەکەمە. ئەوەش لە ڕێگای ئەوەیە کە وێنەی تۆمار ئەوانە دەبێت بە تەواوی ڕێکارەکانی یاسایی بۆ کرابێتن. دووەم خاڵی دووەم ئەوەیە کە دەبێتن بە پێی ئەو ستاندەرەن یان ئەو ڕێنمایانەی ئەندازیاری کە لە ڕێگای نەخشەسازی و پلانسازی دانرایەوە دەبێتن جێبەجێ بکرێتن لەوانە کە دەبی ئۆپن سپیس و سەوزایی و چەندین بواریتکە و هەروەها دووپاتی ئەوەش دەکرێتەوە کە دەبێتن لە ڕێگای دیفاع مەدەنی شوێنی حەریق و شوێنی قادرمەی فریاکەوتن ئەوانە هەموو ئەوانی بۆ دابین بکرێتەوە. سەبارەت بە ماستەرپلانی شارەکان مەسەن ئەگەر گوزارێک بە شەقامەکانی شار بکەین بۆ نمونە لە هەولێری پایتەختە باڵەخانێک دەبینین زۆر بەرزە، باڵەخانێک دەبینین زۆر نزمە. ئەمە لە ڕووی دیزاینەوە لە ڕووی شێوازەوە چۆنە؟ ئایا ئەمە تەندروستە ئەم بابەتە یاخودەوە لە پلانتانە گۆڕانکاری بەسەر ئەم دیزاین و شێوازەدا بکەن؟ ئەو بابەتە لەوانەیە بڵێم چەندین ساڵە دەگەڕێتەوە بۆ چەندین ساڵ لە ڕێپێدانەکە. لەوانەیە 10 ساڵ پێش ئێستا ئەو بینایەنە کە دروست کرایە لەوانەیە پێشتر دوو تابق بووە، ئێستا ڕێنماییەکان ژیان تەتەوڕی کردوێتەوە، تەوەسعات زیاتر بووە و تەڵەبات و داخوازی خەڵکی زیاتر بووە. لەوانەیە کە دێن داوا دەکەنەوە ڕێنماییەکان مەسەن بوویتە 3 تابق و 4 تابق ئەوانە یان شێوەکەی گۆڕایە. پێشتر لەوانەیە شەقامەک هەبوو زۆربەی هەرە زۆری ئەو شوێنەیە کە خانیەکان نیشتەجێ بووە و ئێستا گۆڕایە بۆ بازرگانی. بەشێکیان مایتەوە وەک خان و بەشێکیان ژوویتە بازرگانی. بەتەکید ئەوە گرفتی ئەو گرفتانێک کە هەیە هەم لە ماوە بەتەکید لە ماوە زۆر گرفت دەکاتەوە چکە ئەگەر مقارنە یان بەراوردێک بکەیەوە لە بابەتەکان تەماشا دەکەیەوە 10 ساڵ پێش ئێستا هەولێر بەو تەوەسعیان ئەو فراوانبوونەی بەتاوی لە خۆ نەدیتبەوە و هەروەها ئیستیقراری اقتصادی و سیاسی ئەوانە هەموو دەبتە هاندانێک بۆ ئەوەی کە خەڵک زیاتر پارەکەی خۆی ئیسمار دەکاتەوە و بینایە و
پرۆژەکەی خۆی فراوان دەکات. تێچوو هەیە تێچووی زۆری هەبێت لەسەر ملیۆنان دلارەوە لە باڵەخانە بەڵێ بەتاکید یعنی ئێستا وای لێ هاتووە حقەتەن لە هەولێر ئەگەر تێبینیت کرد بیتن زۆربەی هەر زۆری ئەوەی کە ئێستا بینایەکان کە دەکرێتەوە سەروی تێچووەکەی لە ملیۆن دلارە. ئەمەش وەک ئەوەیە کە خەڵکانێک ئەوەی کە لێکانە دەتوانن بە متمانەیان لە حکوومەت و لە ئەوانە ئەو پارەی خۆیان بە زۆر بە دڵ فراوانیەوە دابین بکەن و ئەو پارەیە سەرف بکەنەوە چونکە ژمارەی ملیۆن دلار حقەتەن کەم نییە بەڵام ئەوە مانای ئەوەیە ئەو وەبەرهێنەرانە یان ئەو خەڵکانی کە ئەو پارەی خۆیان سەرف دەکەنەوە متمانەیەکی گەورەیان بە حکوومەت پیا کردووە بۆیە زۆر بە ئاسایی پارەکەی خۆیان ئیستثمار دەکەن و ئەو پارەیە سەرف دەکەن بۆ ئەوەی ئەو باڵەخانانە دروست بکەن. هەڵسەنگاندن بۆ هەر پرۆژەیەک بە پێی هەڵکەوتەی سنووری جوگرافیای ناوچەکە خاڵی دەستپێکی گرنگە بۆ بنیادنانی هەر پرۆژەیەکی بازرگانی و نیشتەجێبوون. ئەی لە هەرێمی کوردستان ڕەچاوی ئەمانە کراوە یاخود هەر لەسەر داوای وەبەرهێن یاخود بازرگان پرۆژەکان ئەنجام دەدرێت و هیچ پێوەرێکی ئەندازیاری تێدا ئەنجام نادرێت. دکتۆر ئەو باڵەخان و یەکەکانی نیشتەجێبوون کە دروستەکرێت تا چەند پێوەرە ئەندازیارەکانی تێدایە؟ ئەگەر بینە سەر پێوەرە ئەندازیارەکان خۆی دوو جانب دەگرێتەوە. جانبێک ئەو نەخشانەی کە پێی دەڵێن نەخشەی تەفسیلی، جانبێکیش ئەوەیە شتی کە عامە. ئێمە عامەکە 100% جێبەجێ دەکەین. ئەو ڕێگولیشن و ئەو قوانین و ئەو یاسا و ڕێسایانەی کە هەیە لە نەخشەدانی ئاوەدانی هەمووی جێبەجێ دەکرێت. بەڵام مەرحەلەی دووەم کە مع الأسف لە کوردستان و لای ئێمە نییە کە شتە وردکاریەکانە پێویستە قانون بۆ ئەویش دابڕێژ. فئۆتۆماتیکیان وەکو یەک دەرجی وەکو ئەوەی کە لە فەرەنسا هەیە یان لە بریتانیا هەیە زۆر وازەحە بینایەکان هەموو وەکو یەکن. ئەخیری شتێک دروست دەبێت پێ دەڵێن ڤێستا. ڤێستا یعنی چییە؟ جادەکەی چۆن دەبینی و جادەکە ناسراو دەبێت. بەڵام تو ئەگەر هاتی بینایەکت کرد ئەلیکۆبۆن بوو، لە تەنیشتی بینایەکت کرد بەرد بوو، لە تەنیشتی بینایەکت کرد مەرمەڕ بوو، ئەوە خۆی لە خۆیدا شتێک دروست دەکات کە پێی دەڵێن تەشویه بەسەری. یعنی کە تو تەماشا دەکەی دەبینی غەڵەتێک هەیە لە مۆزوع یان هەز دەکەی لێرە قانونێک نییە کە کۆیان کاتەوە. باسی ئەوواکەن دەبێت ئەم شروتانە هەبێت لە بەرنامەکانم خۆ ئەمەش ئەندازیارە بەڕێزەکان نەخشەی بۆ دادانێن پێشەوە پلانی بۆ دادانێن. هەندێک باڵەخانە و بینامان هەیە ینی چۆڵی نەک زیانی ئابووریشەیە هەندێک جار باسی واکرێکامە زیادەشە. هۆکارەکەی لەمە چییە؟ ئێمە مشکلەیەکی گەورەمانەیە کە هەر بینایەکی دەکەین جەدوای اقتصادیەکەی ناکەین پێشوەخت. ئەگەر ئەمە بین جەدوای اقتصادیەکەی بکەین، من پێویستم بە بینایەکە 3 تابق بۆ بچم بینایە بکەم 10 تابق بێت. من پێویستم بە بینایەکە 10 تابق بێت بۆ بچم بینایە بکەم 12 تابق. ئەندازیاران لە هەرێمی کوردستان دەکەونە ژێر کاریگەری بازرگانان و بەرهێنەران داوایان لێ دەکرێت لە باڵەخانەیە کە ئەمەیان بۆ دروستکری و ئەندازیارەکەش ئەم نەخشەی بۆ دەکێشێ و دیزایانی بۆ دەکێشێت و پارەی خۆی وەردەگرێت. ئەمە تا چەند وایانی ڕۆڵی ئەندازیاران چییە لەم بابەتەیە؟ ڕاستە من لەگەڵتم جزئێکی زۆر کەم لە ئەندازیارەکان ئەو شتە دەکەن. بەڵام من متأکدم ئەندازیارە بە ئەزمونونەکان مستحیلە بەرامبەر هەر شتێک بێت ئەویشە ناکات. چونکە تو ئەو بینایی درستی دەکەی سومعیتووە. یعنی ئەگەر تو دروستت کرد اقتصادیان فاشل بوو یان هەر زەرێک یان هەر شکلەکەی ناشرین بوو خەڵک تەماشا دەکات دیزاینەرەکە چێ بووە. دیزاینەرەکە گایدی دەکات. ڕاستەوە بەرهێن لەوانەیە لە زاویەیەکی تەسک زۆر جار بیر لە شت دەکاتەوە. بەڵام متأکدم ئەگەر تو بۆ تەوزیح کردەوە و شتێکت بۆ شەرح کرد و پلانێکت بۆ داڕشت و پیشانتدا ئەوش ڕێی دەگۆڕێت. چی بکرێت بۆ ئایندە بۆ باڵەخانەکانی هەرێمی کوردستان بۆی وەکو وڵاتان چونکە باڵەخانەکان یەکێکن لە هۆیە سەرنجڕاکێشەکان کە دەچینە هەر وڵاتێکەوە دەچینە لای باڵەخانە بەرزەکانەوە. ئێمە چی بکەین لە هەرێمی کوردستان؟ سوپاس بۆ پرسیارێکی بەڕاستی دقیقە. ئێمە پێویستە تەکنۆلۆژیای نوێ داخلی باڵەخانەکانمان بکەین. ڕاستە ئەمە شارێکی حەزارینە و باگراوندێکی زۆر بەقوتمان هەیە و ئەمە وەکو هەولێر ئەگەر تەماشا بکەین بەلای کەم 6,000 ساڵ حەزارەتمان هێڕە. بەڵام پێویستە تەکنۆلۆژیای نوێ داخلکەین. خەڵک دوو پەرەڵەل ئیش دەکات. ڕاستە من لەوانەیە شتێکم هەیە کە شارەکەم پێی مەشهورە، بەڵام خەڵک ئینتیزاری تەکنۆلۆژیای نوێ دەکات. من پێویستە تەکنۆلۆژیای نوێ داخلی باڵەخانەکانمان بکەین. بەناوبانگترین شارەکانی جیهان بۆ دیزاینی باڵەخانەکان: دووبەی، نیویۆرک، تۆکیۆ، پاریس، سیدنی، پەکین، کوالالامپۆر. هەرێمی کوردستان ئێستا لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە لە سێکتەری وەبەرهێناندا هەنگاوی گەورەی ناوە. ئەمەش زۆربەی لە ڕێگای وەبەرهێنە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە ئەنجام درراوە.
بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لە ڕووی کوالێتیە و هەندێک جاریش باز لەوە دەکرێت وەبەرهێنەری ناوخۆیی هەر بە دوای قازانجی خێرادا دەگەڕێ و زۆر سێکتەری دیکە هەن کە پێویستە لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنانی تێدا ئەنجام درێ بەڵام هۆکار چییە وەبەرهێنە ناوخۆیەکان زۆربەیان لە یەکەکانی نیشتەجێبووندا وەبەرهێنان ئەنجام دەدان. شێوازی کارکردنی وەبەرهێنەرێک ئەگەر پرۆژەیەکی وەبەرهێنان بێ یەکەیەکی نیشتەجێبوون بێ باڵەخانەیەکی بازرگانی بێ ئەبێ لەسەر چ بنەمایە کارکە بەپێی ستانداردە جیهانیەکان بەپێی ستانداردە جیهانەکان وەبەرهێنەر ئەگەر لە هەر پرۆژەیەکدا کار بکات چ بازرگانی بێت چ نیشتەجێبوون بێ دەبێت ڕەچاوی ئەو خاڵانە بکە کە ئەو کەسەی تێیدا دەژیان ئەو کەسەی تێدا دەوام دەکا ڕەفاهەت و خزمەتگوزاریەکەی بۆ دابین بکە چ لە ڕووی سەوزایی بێت لە ڕووی خزمەتگوزاریەکانی پێشکەشکردن بێ بە تایبەت دەگەر پرۆژەکە نیشتەجێبوون بێ کە بۆ خێزانە زیاتر دەبێتەوە ڕەفاهیەتانە تێدا دابین بکەیت و کوالێتێکی باشش پێشکەش بکەیت کە بۆ چەند ساڵێک ئیش بکات ئەو کوالێتیە نەکەر ئەوەی کە چەند ساڵێک تۆ پرۆژەکە تەواو کرد و کوالێتەکەی لەدەست بدە. ئەو ڕێنمانەی وەبەرهێنان لە خزمەتی هاوڵاتیانە زۆربەی بڕیارەکانی وەبەرهێنان لە خزمەتی هاوڵاتیاندایە بەڵام زۆربەی کات ئەو پرۆژانێک کە جێبەجێ دەکرێت دوای دەستکردن بە پرۆژەکە و تەواوکردنیان بەپێی ئەو نەخشە سازێنیەکە وەبەرهێنەر و وەبەرهێنان ڕێککەوتون لەسەری تۆزێک گۆڕانکاری تێدەکەن لە کاتی جێبەجێکردی پرۆژەکەدا. کێشەکە لەکوێدایە؟ کێشەکە دەتانم بڵێم لەسەر وەبەرهێنەرە. وەکو وەبەرهێنەران ئایا ئێوە تا چەند بەپێی ڕێنمایەکانی دەستەی وەبەرهێنان کار دەکەن لە هەرێمی کوردستاندا؟ زۆرکەی کات کە پرۆژەی وەبەرهێنان جێبەجێ دەکرێت ڕەنگە لە کاتی جێبەجێکردنی زۆربەی لە کوالێتیەکانی کەمیش بکرێتەوە. ئەوەک نەبێت کە با بڵێن بەڵێن درراوە بە کڕیارەکانیان بەڵێن درراوە بە وەبەرهێنان کە ئاوا دەبێ ئەو خزمەت گوزاریانی تێدا ڕەنگە ئەوە جێبەجێ نەکە کە لە کاتی تەسلیمکردنە دەگۆڕێ. لە وەبەرهێنان لە چیا بکرێ باشە؟ تۆکو وەبەرهێنان ئێستا لە چیا بکرێ باشە؟ وەبەرهێنان ئێستا کە باسی وەبەرهێنان دەکەین هەمووی چاومان لەسەر یەکەی نیشتەجێبوون و بازرگانی ئەو شتانەیە بەڵام باشترین لەوەش زیاتر دەکرێت بکرێ لە ڕووی کشتتوکاڵ و لە ڕۆی پیشەسازی وەبەرهێنان لەوەشدا بکرێت. ئەم پرۆژانەی کە دروست دەکرێت وەبەرهێنانەکرێت لە هەرێمی کوردستانە زۆر گلەی و گازندەیەوەتان لێکرێ هەلی کار زۆر بەکەمیان ڕەخسێنن بۆچی ئەوە هەلی کار بۆ ناوخۆ بۆ گەنجەکان بۆ کەسانەی کە توانان هەیە لە بوارە جیاوازەکانە هەلی بۆ ناڕەخسێت؟ ئەو وەبەرهێنەرانی ئێستا کار دەکەن کاگیاری زۆربەی چاویان لەوەیە کرێکار و ستافی بیانی بینن کاری پێ بکەن. یعنی لە پرۆژەکانی ئێمە دەتوانم ئێستا بڵێم جەنابەت دەتانی دوای قسەکانی منیش تاکیدی بکەوە کە لە دوو پرۆژەمان هەیە نیشتەجێبوونن یەکیان شوقەیەکیان فێرلایە هەمووی هەڵی کاری ناوخۆیە 1995 هەموو کرێکارەکانمان ناوخۆی هەرێمی کوردستانن چاومان نەبڕۆتە کرێکاری بیانی ئەو پرسیارەی جەنابیشت لەسەر وەبەرهێنەرە نە لەسەر خەڵکە و نە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستانیش کە کرێکاری ناوخۆ بەکاربێخی. بۆچی وەبەرهێنە ناوخۆیەکان هەمیشە بە دوای قازانجێکی خێرادا دەگەڕێن؟ کاک دیاری ئەو وەبەرهێنەرەی کە چاوی لە قازانجی خێرایە قازانجەکەشی زۆر نامێنێتەوە دڵنیابە لەو قسەی ئەتۆ ئەگەر لە وەبەرهێنان کار دەکەی دەبێت چاوت یەکەم لە قازانجی متمانەی خەڵک بێ پاشان متمانەی قازانجی پارەکەی بەدەستبێنی ئەو کەسەی وەبەرهێنەرێک کە بیر دەکاتەوە قازانجێکی خێرای دەست بکەوێ ئەوە زووتر قازانجەکەشی خلاص دەبێت تەواو دەبێت بەڵام ئەگەر تو چاوت لەوەی بوو قازانجی خەڵک بکەی ئینجا پارەکەی دڵنیابە زۆرتر قازانج دەکەی و باشتر و درێژتر قازانجەکە دەمێنێتەوە. حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دەستەی وەبەرهێنان و وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بە چەند شێوازێک زەوی بۆ پرۆژەکان تەرخان دەکات. یەکەمیان لە ڕێگای وەبەرهێنانەوە ئەمەش بە دوو ڕێگایە یەکەمیان لە ڕووی یەکەکانی نیشتەجێبوونەوە و دووەمیشیان بۆ باڵەخان و یەکە بازرگانیەکانە کە دەبێت ڕێژەی قازانجکردن تێیدا 10 بۆ 125 بێ مساتەحە یاخود کرێی درێژخایەن ئەمەش بە چەند مەرجێک دەدرێت بە وەبەرهێنەکان یەکەمیان گرێبەستەکان لە 25 ساڵ کەمتر نەبێ و دووەمیشیان وەبەرهێنەر بە هیچ شێوەیەک بۆی نییە کڕین و فرۆشتن بەو زەویەوە بکات. ئەگەر پرۆژەیەکی وەبەرهێنان بە نمونە وەربگرین بزانین ئەو مەرجانە چییە کە دەبێت لە یەکەیەکی نیشتەجێبووندا بوونی هەبێت. گرنگترین ئەو مەرجانەی کە دەستەی وەبەرهێنان بۆ پرۆژەکانی نیشتەجێبوونی داناوە ئەمانەن دەبێت هەر پرۆژەیەک 125 تەرخان کردبێت بۆ سەوزایی 115 بۆ پارکینی ئۆتۆمبیل تەرخان کرابێت
دەبێت بەرزی شوقەکان لە نێوان 2 متر و 80 سانتیم بۆ 3 متر بێت. دووری نێوان باڵەخانەکان دەبێت بەقەر بەرزی باڵەخانەکان یاخود لانی کەم 25 متر بێت. ئەمە جیا لەوەی کە دەبێت لە یەکەکانی نیشتەجێبووندا ڕەچاوی سیستەمی ئاگرکوژێنەوە و دەنگی تێدا بکرێت. بەشێکی زۆر لە یەکەکانی بازرگانی و نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان لە ڕێگای نووسینگە و کۆمپانیەکانی خانوبەرەوە ساغ دەکرێتەوە و کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و هەندێک جاریش ئەو ڕیکلامەی بۆی دەکرێت لە ئاستی ئەو پرۆژەیەدا نییە. ڕاوێژکارێکی کەرتی خانوبەرە بەم شێوەیە وەڵامی ئەو بابەتە دەداتەوە و هۆکارەکەش ئاشکرا دەکات کە هاوڵاتیان لەسەر چ بنەمایەک ئەو یەکانە دەکڕن. ئەوەی لە کوردستان شوقەی پێدەفرۆشرێ و یەکەی نیشتەجێبوون پێدەفرۆشێن نە کوالێتیە نە جوگرافیە نە مەوقعانە هیچ شتێک نییە، بەڵکو ڕیکلامی عقارەتەکان و بانگەشەی عقارەتەکان و تەرکیزکردنی عقارەتەکان لەسەر مەوقعەکە. هیچ پێوەرەیەکی ئەکادمی و ئابووری نییە لە کڕینی شوقەیەکی نیشتەجێبوون. بۆ نمونە تام دەقێ هیچ کەسێ ناتۆتە لای من پێم بڵێ شوقەیەکم دەوێتن سیستەمی ئاگرکوژێنەوەی باشی تیا بێ بۆ ماڵ و مناڵم پارێزراو بێ. هیچ کەسێ ناتۆتە لای من بڵێ شوقەیەکم بدەرێ سیستەمی عەزلی تیا بێ دەنگ نەگوازرێتەوە. هیچ کەسێ نهاتۆتە لای من پێم بڵێ شوقەیەکم دەوێت کە بە ئەندازیارێکی باش دروستکرا بێ بۆی بوومەلەرزە بێ ژیانی خۆم و خانەوادەکەم پارێزرا بێ. بۆیە بەم پێوەرانەوە دەبینین کە هیچ پێوەرێک لە کڕینی شوقەدانیە تەنها ئەوەیە کە ڕیکلامی عقارەتەکان و خەڵکەکە هەان دەدرێت بۆ شوێنێک خەڵکەش دەیکرێتن. بۆ نمونە ئەوانەی کە دروستکراون ئێستا لەسەر بنەما ئێستا دروستکراون ناکرێت من لە ساڵی 2020 ژین وڵاتێکی گاز و نەوتین بۆڕی گاز نەچێتە ناو ماڵەکانە ئەبێ قلینە غاز بە تابق سەر ڕێخیتوبی بێتە ماڵی خۆت. ناکرێت لە ساڵی 2020 بین بەلەکۆنی شوقەکانم بکەوێتە سەر بەلەکۆنی تر قودسیەتی عایلەی تێدا نەپارێزرا بێ. ناکرێت ساڵی 2020 بین ئیسابی بوومەلەرزە و ئیسابی پارکینگی سیارە و ئیسابی کۆمەڵشتی بۆ نەکرابێ. تۆ ئێستا پرۆژێک دروست دەکەی بەلانی کەمەوە دەبێت بۆ 20 ساڵی تێر ئەم پرۆژە خۆ بگرێت. ئەگەر سەیری ئەزمموی وڵاتانەکەین کە لە بواری عقارەت پێشکەوتون وەکو تایوان وەکو ئیمارات وەکو تورکیا ڕیان پێداوە سەرجەم کۆمپانیا بیانەکان بێن دەستڕەنجینی خۆیان و سەرمای خۆیان بێن ناو شوێنەکە بەگەری بخەن. ئەمە وای کردووە کە ئەم وڵاتانە پێشکەوتوو بن لە بواری ئابووریدا. ئێمەش دەتوانین دەرفەتێکمان هەیە بیدەینە خەڵکی بیانی بێن سەرمایە خۆیان بەگەڕ بخەن وەروها توانا و هوەر و دەسەڵاتی خۆیان تێدا بەکاربێنن بۆی بتوانن شتی جوان پێشکەش خەڵک بکەن. یاساکە مار بکرێتەوە و لەگەڵ ئەمەدا چاودێرێکی یەکجار تۆند لەسەر یەکەی نیشتەجێبوونەکان بێت چکەمە دوجوار پەیوەندی بە ڕاستە خۆی ژیانی خەڵکەوەیە پەیوەندی بە داهاتوو خەڵکەوەیە پەیوەندی بە ئاسایش کۆمەڵاتی وەیە. بە پێی راپۆرتێکی نێودەوڵەتی گرانترین شوقەکانی جیهان لە ساڵی 2019دا لە 3 وڵات تۆمار کراوە. یەکەم مۆسکۆ 39 ملیۆن دۆلار، دووەم پاریس 23 ملیۆن دۆلار، سێەم دوبەی 12 ملیۆن دۆلار. لانی سەرەکی لەو بابەتە دەستەی وەبەرهێنانە یەکێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی ئەو دەستەیە باز لەوە دەکا زۆر بەوردی کار لەسەر پرۆژەکان دەکەن و چەندین پرۆژەش هەن کە بەهۆی پابەند نەبوونیانەوە مۆڵەتەکانیان هەڵوەشاوەتەوە. هاوکات باس لە یەکێک لە پرۆژە گرنگە استراتیجەکان دەکات کە دەبێتە پرۆژەیەکی نمونەیی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست. هەمیشە گلەی ئەوە لەلایەنی پەیوەندیدار دەکرێت کە دوای ئەوەی مۆڵە دەدەن بە پرۆژەیەک وەبەرهێنان بێ بازرگانی بێ، بەڵام لە دوای ئەوە